دکتۆر کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی کارکردنیە چی بۆ سنتەری گورچیلە کردووە بۆی ببێتە سنتەرێکی پێشکەوت و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان. ئەو کاتتان باش بەنای خی گەورە و میهرەبان پێشەکی زۆر سپاسان دەکەین بۆ ئەم دەفەتە تاوەکو بتوانین لە نزیکەوە بتوانین چەندین زانیاری ورد لەسەر سنتەری گورچیلە پێشکەشکەین. دیارە نەخۆشی گورچیلە نەخۆشیێکی درێژخایەنە وەکو نەخۆشیەکانی تر وەکو فشاری خوێن سوکەری پێویستی بە چارەسەرێکی بەردەوام هەیە، بەڵام ئەوەی کە جیاکاری هەیە نەخۆشی گورچیلە پێویستی بە نەخۆشخانە هەیە، واتە کاتێک کە دەگاتە قۆناغەکانی کۆتایی واتە گورچیلەکانی کاتێک لە کار دەکەون پێویستی بە ششتن دەبێت. ئەم ششتنەش تێچوێکی یەکجار زۆری هەیە. لە سەرەتای دەستپێکی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی تەواوی سنتەرەکەمان بوو، ئەوەی کە ئێستا دەبیندرێت نوێکردنەوە و نوێژەکردنەوەی تەواوی سنتەرەکانی ششتنی گورچیلە کە تێدا ئێستا نزیکەی ڕۆژانە 250 جەلسەی ششتنی گورچیلە ئەنجام دەدرێت کە ئەمە ژمارەیەکی یەکجار پێوانەیە. ڕەنگە پێشتر ژمارەیەکی یەکجار زۆر لە نەخۆشخانە تایبەتەکان ئەنجام بدرابایە، بەڵام لەبەر باشبوونی خزمەتگوزاری لە سنتەرەکانمان کە ئێمە سێ سنتەری پێشکەوتومان هەیە، زۆربەی نەخۆشەکان لە نەخۆشخانە حکومیەکان واتە ئەوانەی کە میری ششتنی گورچیلەیان بۆ ئەنجام دەدرێت. ششتن بە شێوەیەکی گشتی تێچوەکەی یەکجار زۆرە وەکو لە راپۆرتەکە باس کرا، تەنها ئەو بڕەنیە کە 400,000 ششتێش تێچوەکەیە، بەڵکو کۆستی ئامێرەکە کە کۆستێکی زۆرە و هەروەها دابینکردنی کارەبا و دابینکردنی ئەو ستافانە کەوا ئیش دەکەن هەموو تەوان بە تاکید مەساریفیان هەیە بەتێ بە شێوەیەکی گشتی تێچوی زۆرە. بەڵێ دکتۆر ششتنی گورچیلە یاخود ششتنی پلازما شێ پێم وایە لەگەر هەڵا نەبم لە دەرەوە بە چەندە لە حکوومەت بە چەندە؟ بەڵێ خۆشبەختانە بابێنە سەرەوەی کەوا لە نەخۆشخانەی حکومی بە چەندە بەبەلاشە تاکە دینارێکیش ناداتن کاتێک ئەو کەسە دێ نەک تەنها ششتنی گورچیلەکە بەڵکو ئەو دەرمانانەی کەوا پێویستی شیتی وەکو هەموو ئەو پێداویستی وەکو نەخۆشی گورچیلە تەنها بریتی نییە لە ششتنی گورچیلە. حەزەکەم بزانن زۆربەی ئەو نەخۆشانەی کە نزیکەی 2500 بۆ 2600 نەخۆش بە شێوەیەکی خشتەی تایبەت مانگانە دێن بڕی دەرمانی پێویستی خۆیان لەو سنتەرێمە پێدەدرێت و بەبێ هیچ مقابلەکە. لەبەرەوەی ئەو کەسانە بەکو باسم کرد چکە نەخۆشیەکە بەردەوامە درێژخایەنە، یعنی هەموو ڕۆژێ ئەوانەیە پێویستی بە دەرمان بی و هەفتەی 3 جار پێویستی بە ششتنی گورچیلە هەیە، نەک ئەگەر بێت و بە 400,000 بەڵکو بە 50,000 بی هەر زۆرە شتێکی بەردەوامە و کەسێک هەفتەی 3 جار بەڵێ هەفتەی 3 جار و هەموو ژیانیشی پێویستی پێیە، یعنی بۆ نییە برێ بۆ ماوەیەک بۆ ماوەی هەفتەیەک بۆ ماوەی مانگێک بۆ ساڵێک. من ئێستا نەخۆشم هەیە 16 ساڵە ششتنی گورچیلە ئەنجام دەداتن، ئێگەر بێت و ئەوە ئەگەر بە پارەبی ئەو بە هیچ شێوەیەک ناتوانانی ئەو پڕۆ پارەی دابین بکرێت مەگەر خەستەخانەی حکومی نەبێت. بەڵێ دکتۆر ئەو نەخۆشانەی ئەو ژمارەی کە ئێستا لە سنتەری گورچیلەی هەولێر ئامێک پاکردنەوەیان بۆ کرێ و خزمەتگوزاریان پێشکەشە کرێ، سەرجەمیان خەڵکی ناو هەولێرن یاخود دەتوانین بڵین لە ناوەڕاست و باشووری عێراقیان لە دەوروبەری هەولێریشەوە دێن؟ پرسیارێکی زۆر جوانە بە تاکید نەخێر لەبەرەوەی چونکە هەولێر وەکو ئێستا سنتەرێکی پزیشکی گەورەی لاتیە و خزمەتگوزاریەکان شمولین هەموو حتا مەسەرەن جنوب و ئەوانەی باشووری عێراق و ناوەڕاستی عێراق و مووسڵ کەرکووک و شارەکانی تریش بوو لە سنتەرەکەمان دەکەن و بگرە نەخۆشی دەرەوەی وڵاتیشمان هەیە کەوانەی کە کارکەرەکانن لێرەیشەکەن بە هەمان شێوە ششتنی گورچیلەیان بۆ ئەنجام دەدەن و ئەوانەی کە دێن تەماشای سنتەرەکەمان دەکەن بەڕاستی کە بەراورد دەکەن لەگە سنتەرەکانی دەرەوە و لە مستەوای سنتەرە پێشکەوتەکان داین. خۆشبەختانە توانیتمان تا ئێستا بەو ژمارە زۆرەیە هەرچەندە بە پێویستی منە تا ئێستا لەبەرەوەی زۆری ژمارەی نەخۆشەکان و ئامێرەکانمان تا حدێک بە پێی ڕێژەیی ڕەنگە کەم بێت، بەڵام خزمەتێکی یەکجار زۆرمان پێشکەش کرد. دکتۆر کار لەسەرەوە کراوە هەوڵدراوە لە ناوچەی دیکە لە قەزاکانیش بکرێتەوە بۆی ئەوان زووتر دەستیان پێ ڕابگات و ئەو شارش لەسەر هەولێر کەم بێت. بەڵێ من وەکو تەنها وەکو مێژوویەک باسی گورچیلە بکەین. تەبەن ششتنی گورچیلە مێژوویەکی کۆنی هەیە، ڕەنگە لە ساری 1920-24 لە ئەڵمانیا کەم زەرکرا. لە هەولێر
کاتێ من یەکەم جار هاتمە بەشی گورچیلە لە ساڵی 2004 کە پزیشکی نیشتێکی دێرین بووم لەم شوێنە تەنها 6 ئامێری گورچیلەمان هەبوو. ئەو کاتە تەنها 6 ئامێر و 12 نەخۆشمان هەبوو ڕۆژانە داهاتن شوشتنی گورچیلیان ئەنجام دەدان. بە تێپەڕبوونی کات کە ئێستا ساڵی 2024 بەعنی 20 ساڵی پێچوو ئێستا نزیکەی 66 ئامێرمان بە شێوەیەکی ئەکتیڤ واتە چاڵاکانە، بەڵام ئەو 66 ئامێرە من دەڵێم 66 نییە، ڕەنگە 3666 بی لەبەر ئەو هەر ئامێرێک بۆ هێجارێک تا 2 جار غەسل بکە ڕۆژانە، بەڵام ئامێرەکانی مە ڕۆژێ 3 شەفت هەندێک جار 4 شەفت شوشتنی گورچیلەکان پێشکەوتوو باش. بەڵێ و ڕێژەی نەخۆشەکانیشمان زۆرن، لەبەرەوەی ئێمە بەو خوشتەیە کە دامان نایە لەگەر پزیشکە هاوڵەکانم کە ئێمە چاردە پزیشکین ئەو بەشە بەڕێوە دەبین بە پێکەوەکو تیمی ئیش دەکەین لە بەشەکەمان و بەڕاستی دعم و سەپۆرتی سەرۆکی حکوومەت لە ناو گورچیلێ دەستکرد لە یەکەی گورچیلێ دەستکرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ چاودێری دەکرێت و هەموو نەخۆشەکان راپۆرتیان بۆ دەچێت و بە شێوەیەکی تەندروست و ئەوەی کە دیارە نەخۆشەکانمان ینی ژیانی نەخۆشەکانمان ئاماژەن بەوەی کەەوە پێڕازین بۆ خزمەت گوزاری کە لە بەشەکەمان ئەنجامی دەدەین. بەڵ دکتۆر وەکو باستەکە لە ماوەی 20 ساڵە ژمارەکەش زیادی کردووە ئەوانەکە پێویستیان بە شوشتنەوەی گورچیلێ هۆکاری زیاد بوونەوە کە چیە لە ناو راپۆرتەکەشە کەسێکم بینی گەنج بوو بۆ گەنج تووشی ئەم حاڵەتە هەبێت. بەڵێ نەخۆشی گورچیلە لە سەرتاسەری جیهان ڕوو لە زیادبووندایە تا ئەو کاتێ ئێستا دانیشتین ئێمە بەیەکەوە پێشبەر لە هەفتەیەک ئێمە لە کۆنفرانسێک بەشدار بووین کە لە شاری بەغا ئەنجامدرا لەسەر تایبەت بە گورچیلە نزیکەی 850 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان دووچاری نەخۆشی گورچیلەن. لە هەموو عێراق نزیکەی 4 ملیۆن کەس دووچاری نەخۆشەکانی گورچیلەن، 11,000 کەس لە سەرتاسەری عێراق شوشتنی گورچیلەیان لۆ ئەنجام دەدرێت و ئەوانەی کە ئێستا دایان بینین جەنابەت فەرمووت بۆچی گەنج ڕەنگە پێویستمان بە داتای زیاتر بێ و بە توێژینەوەی زیاتر بێت چونکە ئەمە پێویستی بە تەنها بەس بە قسەنیە پێویستە لێکۆڵینەوەی زدی تر بەڵام ئەو هۆکارانەی کە ئێمە دەبینین ئەویش ناڕێکی سروشتی ژیانی مرۆڤەکان وای کردووە کەوا گورچیلەکانیان دووچاری ئازار بن. بەکارهێنانی زیاد لە حەد دەرمان بۆ تایبەتی دژە ژانەکان موسەکینات زۆر تاسیری هەیە، بەرزبوونەوەی ڕێژەی نەخۆشی شەکرە فشاری خوێن کە ئەمانەش ڕاستەوخۆ تاثیر لەسەر گورچیلەکانمان دەکات. ناڕێکی خواردن بەڕاستی خواردنی پرۆتینات و ئەوانەی کە دەیان بینین خواردنەوەی مەشروباتی غازیەکان و چەندین زۆری تر کە ئێستا کە وزە بەخشەکان بەڕاستی ئەمە پێویستی بە دیراساتێکی یەکجار زۆر هەیە کەەوە بکرێت ئایا بۆچی ئەوانە لەبەرەوەی مادەی ئۆکزالیت مادەی ئۆکزالیت مادەیەکی خراپە بۆ گورچیلەکانمان و ئەوانەی وزە بەخشەکان ڕێژەیەکی یەکجار زۆریان تێدایە و چەندین هۆکاری تریش کەەوە ڕەنگە کاتێکی زۆری بوێ ئێستا باسکەین بەڕەوەی بابەتێکە تەواو دەبێتە زانستی گەنج بەڵێ ئێستا چەندین نەخۆشی گەنجمان هەیە وەکو گەنجێکە باست کرد من چەندین جار ینی هەتا چەندینی گورچیلەشی بۆ ئەنجام دراوە جارێک بەڵام بەداخەوە هەر تووشی نیپەکەوتنی گورچیلۆ هۆکارە بۆ ماوەیەکانیش ئەویش بە هەمان شێوە ڕنگدانەوەیەکی تایبەتی هەیە بەگشتی نەخۆشی گورچیلە بەداخەوە نەخۆشیەکە ڕوو لە زیادبووندایە یعنی پێشبینی دەکرێت لە ساڵی 2040 ببێتە 5ەم هۆکاری مردن لە بۆ مرۆڤایەتی. بەڵێ دکتۆر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم سەبارەت بەوەی کەسێک بێ ڕوو لە سەنتەرەکەتان بکات لە هەر شوێنێکەوە بێ هەر کەسێک بێت هیچ گرفتێکەیە. شوشتنی گورچیلە ژیانە هەر کەسێک پێویستی پێمان بێ بەبێ جیاوازی بەبێ زیاکاری ئایدۆلۆژی دینی مرۆڤ دەبێ ئەو کەسە شوشتنی بۆ ئەنجام بدرێت لە هەر کاتێکیش بێت یعنی بۆ نمونە کاتژمێر 3 بەرەبەیانی کاتێککە پێویستی پێدێت دەرکەکانمان کرایتەوە ئێمە 24 کاتژمێری لە خزمەت گوزاری داین و هەر کەسێکی پێویستی بێمە بێتن ئێمە شوشتنی گورچیلەمان بۆ ئەنجام داوە. بەڵێ بەڕێز دکتۆر مەجید شێخانی بەڕێوەبەری سەنتەری گورچیلە لە هەولێر سپاس بۆ ئامادەبوونتان و ماندوو نەبن. زۆر سپاس.